لە بەڕێز جەنابی نەچیرفان بارزانی دەکەین سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە بفەرمێت بۆ دانانی تاجە گوڵینەی ڕێزلێنان لەبەر دەموێنەی پرشکۆی مام جەلال سەرۆک کۆماری پێشووتری عێراق و دامەزرێنەری کۆلێژی سەربازی سێی قەڵاچۆلان. پارێزگاربم لە دەستکەوتەکانی کوردستان. دەرچوانی ئازیز، ئامادەبوانی خۆشەویست، خۆشتان باش. هەمووتان زۆر بەخێر بێن بۆ ڕێوەڕەسمی دەرچوونی خولی پێنجەمی پێگەیاندنی ئەفسەران لە کۆلێژی سەربازی سێی قەڵاچۆلان لە شاری سلێمانی خۆشەویست. هم لسر عبدی خوندن محمد